أنا لقريم جا صوت النبي بينرم من يسال لايف بتيك بينرم على بيجي قريم جا لفيسبوك سلاورس إما همیشه با دوی دنیا نوازگان اگری بزرگ شانسش ملوه دنیا نواز و خوشگان کن اما دوزنه و حد برای خوشحالی من هم رو گنجی که دم خوش من گنجی گرمیانی به یک لبنانی کاری تایی نسینی بس اول تنها بو او که به یک جمعه ندنی به ایم و ایو حتی هفته اینده لبنانی که جوانا برنامه که به جوانی بو پیشکش بگیم همین آره لخدمت دارم بخیر بگرد بخیر بگرد
دێ مایک بۆ بێشتێک ئەمە دایما تێستی بڵین تاقیکردنەوەی هونەرمەندەکان بەو شێوەیەکەن ئەوتا نەمایکماندان ئەوانە جیازی دەن نە ئیکۆ نە سەدا نە هیچ شتێک هەر ڕاستەوخۆنی هەر ئەوە لە بەردەوی مۆبایلەکەیان لەبەرەوە دایما ئەو دەنگانە وا تاقیکرێنەوە لەبەرەوە گەدەنگی شیلاگوێ داوای لەبوور نەکەم تەنها بەبەستمانوێت دەنگی تاقیب بکەینەوە بەڕاستی یعنی دەنگێکی خۆشی هەیە کە ڕێک شوێنی ڕێچکەی سەڵاجاودە و مەقامەکانی گەرمێنی گرتووە بەڕاستی ئەوە زۆر خۆشە کەم بەزە شتانی بۆ کاکە حەمەی چیترۆنە دەنگ پێشکەشی بۆ ئەم ئێستا ماتوانێت شتێک چی لە خۆش بەستەیەک دەستکار بەسەر چاو عزيزكم تخاكي بداي جابك يتيم عزيز علي بداي جابك يتيم بعد نيابة بس دسوي دمان أمن أمان شيخوه ملابة لوزيات الممسوتين
کاک ئەحمەدیان بێگومان منم گەنجەیەک پێی سەرسام بوو لەبەرەوەی خۆی سوتی مەقامی حیجازکار دێرەمە مەقامی خۆشیدێ لەگەڵیان حیجازکارە وتی بەیاد وتی حیجاز ویلایەت تا لەگەڵ مەدانیش کەسێک دڵنیام اختصاصی بەتەنیا هونەر نییە ینی ئەم بژێ ژیان ڕێگەی نەیە خۆ بچێت دوای هونەر پێ هەموو مەقامەکان شارەزاد بچێت لە کادیمە شوێنێک لەبەرەوە مای دەستخۆشیە من دەستخۆشی لێکەم بە تەرجیحەکەم بۆ پشتیوانی و هەفتەی داهاتوو لە گەڕامیدا بەرنامەیەکی تایبەتی بۆ ڕێگەخەی دڵنیا بن دەنگی زۆر خۆش و دڵشاد شتێکم داهاتە لامان دڵشادی سەڵاتداوەدە ئێستا ماشەڵڵا دەنگی بە تەواوی پێگەشتووە و بە تەواوی لە مەقامەکان شارەزایە هیواداری پێش بێت و سوپاسی ئەوژەکەم بۆ کۆمنتەکان ئەگەر خۆت حەزی شتێکترمان پێشکەشتێکە نەبێت لەکەن ئەگەر حەزی شتێکتر ماوە مردم های لایبەکان ئابێنەوە بانشە بە یۆی کاتێکی خۆش هەفتەی داهاتوو بە دیدارتان شاد دەبین لە بەرنامەی تایبەتانەکە خواتان لەگەڵ